ئەمڕۆ باس لە ئەزمموی هونەرمەند زۆزق قەرەداغی دەکەین کە نوێترین کتێبی بەناوی خەرامان چاپ کردو و هەروەها بەرهەمی نوێی دیکەشی ئامادە و ئێستا لە سۆدیۆ لە لای ئێمە میوانە گفتگۆ لەبارەی ئەم بابەتەوەکەین. سڵاو لەبێ و زۆر بەخێر بیت. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. پیرۆزبایی ئەم بەرهەمە نوێشت لە یەکەم پێم بڵێ ئەمە چەندەمین بەرهەمی کتێبی تایبەت بە موزیکە کە تۆ تا ئێستا چاپە کرد بێت؟ بەڵێ دەستی خۆش بێ، سپاس بۆ بەرنامەکەشتان. ئەمە هەفدەهەمین کتێبە لە نۆتە و لە نووسرا و لێکۆڵینەوەکانم کە هەمە چەشنن کتێبەکان. باشە پێم بڵێ ماوەی چەندێک سەرقاڵی ئەم کارە بووی و چەندێکت پێچوو؟ ئەم کاری کە تازە کردومە 7 پارچەیە، نزیکەی 2 مانگ دانان و ئامادەکردنەکەی سەرقاڵ بووم. پارچەکان میلۆدی مامەسار دەشێر کامکارەوە من ئەرێنجمنتم کردووە، یان با بڵێن ئۆرکسترەیتەرەکەی منە بۆ 4 ئامێر، کەمانچە، ڤیۆلۆن، ڤیۆلا، چەلۆ. هەمیشە لە مۆسیقای کلاسیک و شێوازەکانی ترا 2 ڤیۆلۆن و ڤیۆلا و چەلۆیە، بەڵام من لەم کارەیە هەستاوم بەوەی کە لە جیاتی ڤایۆلینی یەکەم کەمانچەم داناوە و پارچەکانیش خۆرهەڵاتین لە سکێڵ و لە ڕیتم و لە هەموو پێکهاتەکانی ڕۆژهەڵاتین بە دابەشکردنی ئۆرکسترای کلاسیک و ئەوەی کە بڵین مۆسیقای لە زانستی مۆسیقای ئۆرکێسترایە بەکارهێنرێت. ئەتوانم بڵێم دانان و ڕێخستن و تۆمارکردنەکەی نزیکەی 2 مانگ 3 مانگی پێچوو. بیرۆکەی کارەکە لە چێوە سەری هەڵتا بۆ ویست کار لە سەرمانە بکەیت؟ بەڵێ من لە پێشتریشەوە دۆستایەتیم هەبووە لەگەڵ بەڕێز مامەسایانی کامکارە لە ڕێی کتێبێکی مامەسا دەشێر کامکارەوە کە پێشکەشی کردم، سەیری پارچەکانم کرد، زیاد لە 100 پارچە بوو، ئاوازی دانابوو بۆ کەمانچەیەکی تەنها. 7 پارچەم هەڵبژار کە گونجاو بێ بۆ مۆسیقای خۆرهەڵاتی، یعنی بەو مەبەستەی کورد بێ یاخود فارس بێ یان عەرەب بێت، هەر نەتەوەیەک لەو نەتەوانە بێت چێژی لێوەربگرێت. بۆ ئەو مەبەستە بێت بیرم لە چی کردەوە، پەیژەکانی خۆرهەڵاتی بن، ڕیتمەکانیشی نزیک بن، تەنانەت لە پارچەکان ئەگەر کەسێک شارەزا یاخود کەسێک چەند جاری گوێی لێ بگرێتەوە، ئاوازی فۆلکلۆری کوردی و گۆرانی بێژە نەمرەکانیشم لە هارمۆنیکردن و ئەرێنجی بەرهەمەکە بنیادناوە. یعنی کەسێکی ئارەزومەندی مۆسی کە هین نییە، کە خۆی پیشەکەیەوە نییە، لە پڕ سەرنجی ڕاکێشێ بۆ ئەوە مەسەلەن ئاوازێکی نەمر حەسەن زیرەکی تایە، یاخود عەباسی کەمەندی یان محەممەدی ماملێ لەو فۆلکلۆریشی تایە، لەو بابەتانەم تێکڵکێش کردووە بە شێوەیە کە گوێگری بیانیش لە کۆنسێرتێکا چێژی لێوەربگرێت. زۆر باشە. بنەماڵەی کامکاران کەسایەتی دیار و بەناوبانگی زۆریان تایە لە بواری هونەرا و کەسانی بە ئەزممویان زۆر هەیە، بۆچی تۆ ئەم کەسایەتێت هەڵبژارد لە ناو کتێبەکە تا کاری لەسەر بکەیت؟ ڕاستیەکەی ئاوازەکان هی بەڕێز ئەردەشێر کامکار بوو، پاشان سەرنجڕاکێش بوون میلۆدیەکانی. بیرۆکەی کارەکەشی کە بۆم هاو کەمانچەیەک لەگەڵ 3 ئامێر کە لە مۆسیقای خۆرئاواییشە کاری لەسەرەکرێ، وەک خۆیان وتیان لەم شێواز و فۆرمەمان نەبینیوە تا ئیسە لە چاپ کرابێت و کرابێ بە مۆسیقا لە جیاتی ئامێرێکی کلاسیک لە 3 ئامێر دانەیەکیان میلی بێت، بە تایبەتی بۆ ئەو ئامێرە. تەبعاً پۆلێنکردن زۆر گرنگە سەبارەت بە وڵاتانی دراوسێمان و وڵاتانی ئەوروپا کە لە کۆنەوە هەیەە. بۆ نمونە ئەم پەرداخل لێرایە تۆ یەکەم جار ئەم دەستکە و بۆ دروست کردووە ما چێتە پۆلێنێکی داهێنانەوە گەرچی لای ئێمە لەوانێ بێنرخ بێت. یعنی مەرج نییە هەموو پەرداخەکە دروستکراوی تۆ بێت و شتێکیان دروست کردووە بۆ ئەوی بتوانی ئاوی پێ بخۆیتەوە اینجا ببێ بە داهێنان. یەک خاڵی بچووک هەبێ لەو کارەیە کە پێشتر نەکرابێ، ئەژمارەکرێت لە
پسپۆری تایبەتی خۆیان ئیتر مۆزیک بێ شانۆ بێت نووسین بێ ئیشی دەست بێت ئەوانیش وا لێکیان نایەوە کە ئەو شتە و کردووە زەکات و سەردەم زۆر گرنگە بەلای ئەوانەوە یعنی من حەز ناکەم زۆر بە ئیشەکە هەڵدەم بەس پێشەکیەکیان بۆ نووسی و مامەسا هۆشنگ کامکار نووسیەتی نووسیەتی ئەگەر فەڕەنسیە گیان ئیتالیەک لەو ئیشە بکات لەوانەیە زۆر ئەو تۆ نەبێت لای خۆیان چکە هەموو شەقامێکیان بنکەیەکی هونەری و دانیشگایەک و شوێنێکی فێربوونی زۆرە لە بەردەم هەمووشیان لە بەردەمیانایە کەرەسە پێویستەکە تەنانەت کۆمەڵی ئامێر هەیە ئێمە تازە بینیومانە پێشتریش کارمان لەسەر کردووە سەبارەت بەوە هەڵسەنگاندنەکەن جا هیوادارم لای خۆشمان ئەو شتانە ببێ بە کولتور زۆر باشە لە وڵاتی ئێران ئەم کارت بە چاپکەیان دووە ڕێکارەکانی چۆنە تا چەند ئەستەم بوو بۆ تۆ بتوانی لەوێ ئەم کارانە بکەی کێ یارمەتی دەرت بوو بەڵێ بێگومان کاگەر دەشێرکامکار یارمەتیدەری سەرەکیم بوو چکە ئەو خۆی لەوێژی کتێب ئەو ئاوازانەشی بۆ کەمانچە بە چاپ گەیانوە بەڵام ڕاستیەکەی زۆر سەختە کارکردن دەوێ لەبەرەوەی ئەوان پێش هەموو شتێت دەستگایەک بیر لە فرۆشەکاتەوە لە هەموو جیهانە ئەیانەیە کارێک بێت کە کەسایەتیەکەی لای ئەوان ناسراوە بێ یاخود بابەتەکەی لەم سەردەمەیە خەڵک کەمتر ڕوو لە کتێبەکە بابەتێک بێت کە خەڵک بە دوایە بچێت بەڵام خۆشبەختانە زۆریان بەلاوە جوان بوو قبوڵیان کرد بەڵام ژمارەی سپاردن و ژمارەی سپاردن چەند جۆرێکیان هەیە بەرگ بەجایە ناواخنەکەی بەجایە دوایە بێ بە یەک ژمارە ئەو ژمارەیەش ئەوێ بە ژمارەی من لە کتێبخانەی نەتەوەیی ئەو ئێرانە بارکۆدێکی بێ و ئەچێتە ئەنتەرنێتە و لە پلاتفۆرمە جیهانیەکانە لێ فرۆشتێوەکو ئەمەزۆن و ئیبەی و ئەوانە و شتێکی تازەم بینی لە کتێبەکەیە کە کتێبەکانی ئەم ساڵیشیان بەو هەموو بارودۆخەوە کە هەیە لە خۆرەڵاتی ناوەڕاستە زۆر سەرنجڕاکێش بوو ئەو دەنگە بە بارکۆدێک خراوەتە سەر کتێبەکە وەکو کارتێک ژمارەیەکی هەیە لەسەر مۆبایلەکە و کە داخڵەکەی ئەو مۆسیقایانی ناو کتێبەکە کە نۆتەکەی هەیە گوێی لێگریت لەگەڵیا جیاوازترە لەوەی کە لە کوردستان هەیە ئەبێ من کتێبێکی کە بکڕم اینجا کتێبەکەم ئەو بارکۆدە ئیشەکە ینی بۆ سیمکارتی یەک مۆبایلە بێت ئەمە شتێکی تازەیە یوادارم لێرەش ببێ گرنگترین شتیش کە بۆ هەموو جۆرە نووسەرێکی ئێرە گرنگە من وەکو پێشنیارێکەکەم بۆ خۆم و بۆ هاوڕیان و چواردەورم باسی ئەویان کرد کە کاتێ پێشەکیە گەنووسی یان کتێبێکە نووسی بە زمانەکەی خۆ هەوڵ بە کەمترین وشەی ئینگلیزی و زمانی کەیتیا مەگەر وشەیەک بێ لە هەموو زمانەکان ئینگلیزیەکەی بەکاربێنێ بۆ نمونە من باسی پەڕاوی ئەیفۆڕەکەم ئەیفۆر بە کوردی فارسی عەرەبی ئینگلیزی هەر PTA لەگەڵ فۆر چواری ئینگلیزیە نووسێ وتیان پێویست ناکات تۆ بۆ هەموو مستەلەحێک بۆ خەڵکی شیکەیتەوە بە ئینگلیزی با خۆی بە دوایە بچێت زمانەکەی خوو دەوڵەمەندکە بە هەر زمانێک بوو ئەوە من لێرە بە فارسی چابووە بەڵام لێرە ئەتوانین بۆ کاری داهاتوو ئێمە سوود لەوانەوە گرینیان ئەڵێ وشەیەکی زانستی قورسە مەسەڵەن لە مۆسیقای مۆدیولیشن ئەمە یەکسەر بە کوردی بینوسی بۆ خوێنەرێکی ڕۆشنبیر کە مۆسیقی نییە ئەبێ ئەستەم بێت بەڵێ ئەڵێم بەس بۆ ئەو شتانە بەکاری بێنە ئەوە یەکە کە لەو ئەزمونە گەورانە کە تەسەورەکەم کە ئەڵێت جێپەنجەی لە کتێبخانەی کوردیا دیارە بەوە توانین جێپەنجەمان دیاریکەین. بەڵێ زۆر باشە کارێکی دیکەشت لە بەردەسایە پاما بە ئەویشت هەر لە وڵاتی ئێران کردو باسێکی ئەو بابەتەشمان بۆ بکەم. بەڵێ پارچە موزیکێکم کردووە بە ناوی بەهار کۆنسەرتینۆ بۆ کەمانچە و ئۆرکسترای سیمفۆنی تاران ژەندویانت تۆمارمان کرد لەوێ لە ستۆدیۆیەکی ئەوەیە ئەوەش سۆڵی کەمانچەکەی هەر ئەردەشێرکامکارە لەگەڵ ژمارەیەک ژەنیاری بەناوبانگی تەمەنی جیاواز لە ئۆرکسترای سیمفۆنی تاران خۆشبەختانە
کارەکان زۆر بەدڵ بوو لە ئیستایە بەڕێزێک هەیە کە بەناوبانگە لە ئێرانە ناوی داریوشی مەستوریە خەریکی گرافیک دیزاینە یعنی بڵین پسپۆری ئەو بارەیە کلیپێک بەو شێوەیە کا بۆ کارەکە کە نزیکی 6 دقە بێت. زۆر باشە سەرکەوتوو بیشەڵام زۆرێک لە ژەنیاران و زۆرێک لە خوێندکاران ئەوانەی کە لە بواری موزیکا لە کوردستانە خوێنن زۆر جار گرفتیان بۆ دروستە بێ سەبارەت بە نەبوونی نۆتە و سکۆری مۆزیکی. پێم بڵێ هۆکاری ئەم گرفتانە چیە لە کوردستان لە کاتێکا بینین کەسانی بەتوانای وەکو بە ڕێزیشتانمان هەیە لەم بوارەیە؟ هۆکارەکەی وێ شوێنێکی تایبەت نییە بەو چاپکردنی نۆتەی مۆزیک بەدەر لە نووسین و توێژینەوە شیکاری و جۆری چاپەکەش وای نەکردووە کە سەرنجڕاکێش بێ بۆ خوێنەر تاکو بە دوایە بگەڕێ وەکو پێشتر باسم کرد لەو کتێبەیە بارکۆدێکیان داناوە کە یەکسەر سەرنجی کەسێک کە تۆزێک جددیش نەبێت لە بوارەکە فێرخوازیەکە لەوانەیە وای لێ بکات سەرنجڕاکێش بێ بۆی هەرچۆنێک بێ حەز بکات سەیری سکۆرەکە بکە و هینەکە ژمارە نهێنیەکە لە مۆبایلەکە داخڵکە بۆ ئەوی بتوانێت گوێ لە مۆسیقاکە بگرێت بەڵام تۆ ئەگەر ئەم لەم سەردەمە خێرایە ئەم ئامادەکاریانە و نەبوو کەمتر بە دوایەچێ و وەکو تیشم ئێستا من ئەم دەستگایی کە لە ئێران چاپی کردووە ناوی چاپ و بڵاوکراوەی هەستانە بۆ کاری مۆزیک یعنی سەیرەکەی چەندین دەنگ و ڕنگ و نووسینی هونەرمەندە بەناوبانگەکانی چاپ کردووە بێگومان فێرخواز و ئارەزومەند و ئەوەی پسپۆرە لەو بوارەیە و حەزەکات زیاتر شارەزابێ بە دوایە ئەچێت. باشە کاک زۆزک پێم بڵێ تۆ چۆن کارت لەسەر توێژینەوە کردو توێژینەوەی زانستی لە بواری موزیکیان چەند توێژینەوەت ئەنجام داوە؟ بەڵێ توێژینەوەکان وەکو بە کتێب کە چاپم کرد بێت دانەیەکیان لەسەر حەسەن زیرەکی نەمر بووە دانەیەکیان لەسەر موزیکی کوردی و دانەیەکی دیکەیان موزیکی مۆدێرن بەڵام بە تایبەت هەمووی توێژینەوە نییە زۆر جار ڕەخنەیی بۆ یاخود ئەوەی کاڵم حەسەن زیرەک توێژینەوەی شیکاریە کە لەگەڵ بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە بە ئەنجام مانگەیان ئەوە دووەمین کتێبی منیش بوو 2004 چاپم کرد لە ئینستیتوتی کەلەپوری کورد ئەوانی کە نۆتەی مۆزیکیان زۆرتایە هەندێکی وەرگێڕان و ئامادەکردنە لەسەر مۆسیقای کلاسی یعنی هەمە چەشنن هەر لێکۆڵینەوە نییە بە تەنها. باشە تا چەند گرنگە ئەوانەی کە بە ئەکادیمی لەم بوارانیان شارەزاییان هەیە بەلایەنە پراکتیکیەکە کار لەسەر توێژینەوەی زانستی بکەن وە کتێب بەچاپ بگەێنن بۆ ئەوەی ئەوانەشی کە تازە دەست پێکەن سەرچاوی کوردی پێویست لە بەردەستیان هەبێت چکە زۆرینیان گرفتی ئەویان هەیە کە سەرچاوی کوردی کەمەکە کاتێک دەست پێکەنیان ئایانێ فێر ببن لە بواری موزیکا. بێگومان نەبێت هەر یەک و دوان نەبن ئەوەی کە ئەو کاراکەن بێگومان ئەگەر سەیری ئەکادیمیا و پەیمانگاکان بکەین زۆر کەس لە بواری ئیسنۆمۆزی کۆلۆجی و نووسینە توانای هەیە بیری ئەومان هەبێت کە موزیک تەنها بریتی نییە لە موزیک ژەنین یعنی لایەنەکانی دیکەمان پێویستە بۆ بەهێزکردنی توانای ژەنیار و توانای موزیکدانان و توانای زیادکردنی توانای ئەوانەی کە ئەبن بە مامۆستایەکی باش بۆ فێرکردنی فێرخواز ئەمانەش لە ڕێی کتێبەوە پێک دێت یعنی هەموو کەسێ تەنها بە ئەزمموی خۆی پێی بگات پێشکەوتنێکی کەم لە ناوچەکە تا بێت بۆیە بێ هەمومان خەریکی ئەو بابەتە بین. بابەسێک لە کۆنسرتەکانی وڵاتانی دەرۆش بکەین بەشداری بەڕێستان چۆن بۆ لەم بابەتانەوە تا چەند گرنگە ئەوانەی کە لێرە ئاستێکی باشیان لە بواری موزیکایە بەشداری کۆنسرتی وڵاتانی دەرەوەیان هەماهنگیان هەبێت لەگەڵ وڵاتانی دەرەوە بۆی زیاتر یعنی با بڵێن سوود لە موزیکی وڵاتانی دیکەش ببین و لە کوردستان جارێکی دیکە بیکەنەوە بە خزمەتێک. بەڵێ کۆنسرتکردن تۆزێ زەحمەتە لەم سەردەمەیە ئێمە ئێستا لەگەڵ ئۆرکسترای ژێداری کورد و چەند جارێک بە شێوەی موزیکی فۆلکلۆری بەشداریمان هەبووە لە ڤێننا و لە ئەوروپا و لە کۆمەڵی وڵات بەڵام بەداخەوە ئەو کارانە چونکە ژماری ژەنیارەکانی زۆرە
بە ئەستەم ڕوئەیە ئەو پەیوەندیە و ئەو ئامادە سازیە بۆ ئەوەی کە بتوانی بەردەوام کۆنسرت هەبێت لەو بەشداریکردن و هاتوچۆ هەبێت. باشە پێت وایە کڕیارێکی باشی ئەبێت ئەو بەرهەمەنوەیە کە تۆ بڵاوت کردبوویەوە چونکە بە تایبەتی لە ڕۆژهەڵات زۆر جەخت لەواکەنەوە کە هەروەکو پێشتریش ئاماژەت پێکرد کەمترین وشەی بیانی بەکارمێنێ بۆی زۆرترین کڕیاری هەبێ ئەم کتێبە تۆ تا چەند کارت لەمەیا کردووە پێت وایە کڕیارێکی باشیە بێت؟ ڕاستەکەی چونکە تازەیە هەمووی نەگەیشتۆتە 2 هەفتە بەڵام ئەوەی بزانم یەکەمین چاپی لە ناو ئێرانە نەماوە لەم 2 هەفتەیە تەواو بووە. ئێستا من چاوەڕێیەکەم کۆمەڵێ نوسخێم بۆ خۆمەوی زووتیانە بێ چاپی دووهەمی بکەینەوە ئینجا توانین لە هەمان کاتیشا بە ئەلبومیش بڵاوە بێتەوە. ئەلبومەکە ماوێتی تەواو نەبووە لە دەستگایەکی کە ناوی شەحنایە تایبەتە بە دەنگ و ڕەنگ و تۆمارکردن و ئەوانە هەمووان بەرهەمانەش بە سەرپەرشتی بە سپانسەری ئینستیتیوتی داکۆ بۆ هونەر و کللتور بەڕێز کاک خەڵۆی شێرکۆبیەکە زۆر هاوکارم بۆ ئەو بەرهەمانە لێرەوە سپاسێکم بەشێکی زۆر لە ئەرکی ئەم بەرهەمانەیان گرتە ئەستۆ. باشە پێم بڵێ هیچ زانیاریت هەیە لەبارەی ئەوی کە ئەمە چەنەمین بەرهەمی تۆمارکراوی کوردیە لە وڵاتی ئێران با بڵێن بڵاو بوو بێتەوە؟ خۆیان کە پیانوتم یەکەمینە، ینی پێشتر هیچ کەسێک هەڵی نەیاوە لەوێ یان نەیتوانیوەیان ڕێگایان پێنەیەوە؟ بابەتی مۆسیقان نەکراوە. بڕوای من هەر وڵاتانی دراوسێش ژمارەی ڕێگە پێدان و سپاردن بۆ نووسین زەحمەت بێ لاموا بێ ئەگەر نووسینەکە نووسینێکی خۆماڵی بێ مەسەلەن تۆزێک قورسە هەڵسەنگاندنی لەوانەیە کەمێک بابەتی نۆتە ئاسانتر بێ بەڵام نۆتەکەش چۆنیە 11 کەس لیژ نەبوون بۆ هەڵسەنگاندنی ئەو کتێبەکە. لیژنەکە چیانوت سەبارەت بە کتێبەکە؟ لیژنەکە یەکسەر بە دڵیان بوو زۆر دەستخۆشیان بۆ نووسیم بە نووسراوێکی لاپەڕەیەکیان بۆ نووسیم وەکو دەستخۆشی و ئەو خاڵە جیاوازانی کە لە بەرهەمەکەیە هەیە. بەڵام ئەوەنەی تێگەیشتم ئەو لیژنەیە هەر یەکەی بەجیا زیان لە هەفتەیەک دانیشێت ئیشی خۆی تیاکە، ینی ئەوە نییە بە یەک ڕۆژ هەمویان قەراری لەسەر بن اینجا ئەیەنەوە بە دەستگاکە و ئەینێرە بۆ ژمارەی سپاردن. باشە گرنگی لە چیایە نووسەرێکی کورد کتێبەکەی لە وڵاتێکی تر چاپ بکات؟ چ گرنگێکی هەیە؟ بەڵێ بێگومان بۆ خۆم وەکو کاری هونەری تایبەتی جێی شانازیە بێ بۆ کە لە دەرەوەی وڵاتەکەش بەرهەمە هەبێ. تەنانەت مەسەلەن من لە پێشووترە 15 ساڵ لەمەوە پێش تەقریبەن کتێبم لە سلێمانی چاپ کرد، دوای ئەوە کتێبێکم لە هەولێر چاپکرا زۆرم پێخۆش بوو، یعنی هەر لە یەک ناوچەیان نامێنیتەوە. مەسەلەن بەهۆی ئەوە کۆمەڵێ پەیوەندیم پیا کردووە لە ئێران و هەندێ هونەرمەندی تر کە لە ئەوروپا ژین و بەرهەمەکەیان بینیوە ئەوان یەکشت زۆر مهمە. بازنەی هونەری لە وڵاتانی چواردە ورمانە زۆر هێنترە، زۆر بەرفراوانترە، زۆر سەرنجێنە ئیشێکە جوان بێت و داهێنان بێ یاخود ئیشێکی جیاواز بێت، ینی زۆر باشە لەسەریێوەستن. زۆر سپاس بۆ بەڕێز زۆزق قەرەداغی نووسەری کتێبەکە کە لە ستۆدیۆ لە لای من میوان بووی. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز. دەستان خۆش بێت.